تینوێتی و برسێتی تەواو برستی لەم دوو پێچوە پشیلای دوور لە دایکیان بڕیوە. تەنیا کەسێک کە برسێتی و تینوێتیان بشکێنێت فریدونە. ئەو پێشمەرگەی کە 3 ڕۆژە شەڕیمان و نەمان لەگەڵ چەکدارانی داعش دەکات لە شارۆچکەی باشیک ئەو ناگەڕێتەوە لای هاوڕێکانی تاوەکو تەواو دڵنیانە بێت کە ئەو پێچوە پشیلانە تێر ئاو نان نەبوون. هەر زیندەوەرێک هەر گیاندەبەرێک کە ئەلەویانە بوو بێ حتمما ئێمازانین تیرۆریستانی داعش بەزەیان بە ئینسانیەتان نایەتەوە ئایا بێت چۆن بەزەیان بە حیوانە بێتەوە یعنی حیوانێکی ئەوهەکە ئێمە ئەیبینین برسیە ئەیبینین توینیە یعنی بە ئەرکێکی ئینسانی ئەزانین کە ئاوی بدەینێ خواردنی بدەینێ یعنی حتا تەمەشای ئەو داراناکەین دار و درەختەکان لە دنیا و شک بوونە زۆر هەوڵم لەگەڵادان هەتاوەکو بتوانن شتێ بخۆن و هەتاوەکو بتوان ناو بخۆن تەمان کە ئەوان خواردنەکەیان خواردێمە پێ دڵخۆش بووین زۆرش. شارۆچکەی باشیک لە دوای 2 ساڵ و نیو جارێکی دیکە کەوتەوە ژێر کۆنتڕۆڵی پێشمەرگە. سیپان لە خۆشەویستی بۆ کەوە جێماوەکانی یەکەم هەنگاوی کە دەگاتە باشیک ڕوو دەکاتە ماڵەکەی بەڵام ماڵێک وێران و بێقاسپەیکەوەکان پێشوازی لێ دەکەن. واللهی کەوەکانیانەمە بردووە بەس قەفەزەکانیان نێشتووە یعنی کە و برێن چەک و شتیان بردووە و یعنی شتی هودەوارە مۆلودەوانە ئەو شتانی کە بە کەڵکیان دێ هەمیان بردووە. بێتاقەتین بەڵێ بێتاقەتەکە لەوەیدانە یعنی بەڕاستی دیمەنێکی زۆر ناخۆش بە شەڕی تیا کراوە ینی ماڵەکە زۆر بێ سەر و بەر بۆ ئەوانە بۆ. داعش لە ماوەی زیاتر لە 2 ساڵدا لە شارۆچکەی باشیک زیاتر لە 1000 بۆمبی چوارەوجۆری لەم شارۆچکەیەدا جێهێشتووە بۆ پاکردنەوەشی زیاتر لە 5 مانگی پێویستە تا جارێکی دیکە دانیشتوانەکەی بگەڕێنەوە باشیک و ژیانێکی نوێ دەست پێ بکەنەوە. ئێرەیەکێکە لە شەقامە سەرەکیەکانی شارۆچکەی باشیک بەڵام لە دوای 2 ساڵ لە ژێر دەسەڵاتی داعشدا جگە لە وێرانەیەک هیچی دیکەی نەماوە. ئەوەی ڕۆژگارێک لەم شارۆچکەیەدا یادگارێکی هەبوو کاتێ دەگەڕێتەوە لە دوای زیاتر لە 2 ساڵ و نیو جگە لە خەم و خەفەت هیچی دیکەیان بۆ نامێنێتەوە. شادیە ڕەسوول ڕوودا و شارۆچکەی